ایوار باش بینرین هجا خوش تیوی بینرین بادینان ساد بینرین ایوارا بادینان خوشحالین چارک آدیا موینگش نفی کدوش بوی پیشکش کرنا برنامه هوای روزانه ایوارا بادینان بینران وکوی نزانن که برنامه روزانه تیتا پیشکش کرن و دوار راجیدا امراد بین میفانداریا کسانه کی یان چند کسانه بویا کل فیری گفتگوی بیتا کرن چاو گفتگوی یا گریدای بی پروژه و یان جیا گریدای بی بزانن و زانیارین میفانه میروژه بۆ بتر خزمەتکردنا هەوەین هێژا و خۆشتوی ئەبرو کامرا بووینە میێڤانداریە نویسەر و ڕەوشەمبیری زۆر بەڕێز مامۆستا و دکتۆر فاضل عومەر ئانەیا خودێ بابەتی مێ ئەبروکە دلسەر ڕوو لێ ڕاگەهاندنا کوردی بیتن ڕاگەهاندنا کوردی چەند شیایە وەکو ڕاگەهاندنین سەردەم خۆ ڕێفە ببەتن چەند دلڤی ماوەی بوریدا شیایە خزمەتە خەلکی بکەت چەند شیایە پێناسەیە کوردی بوو جیهانی بکەت و هەمان دەمدا ئەرگی کێیە و ڕاگەهاندنێ پێش بێخیتن و گرنگیە بدەتە ڕاگەهاندنێ ئەف پرسیارە و چەندی پرسیارین دیێن وەکیڤا دەهێنە گەرگەشەکردن گەل دکتۆری هینێن هێژا و خۆشتوی شێم ڕێوان ژمارە ئەوێن سەرشاشەمە دیار پەیوەندی مە بکەن سەبارەت بابەتی هەر پرسیارەوە بی دیگەیتە دکتۆری دکتۆر دەستپێکی و گەلە بخێڕادی سەرسەرە سەرچاوە ئەڤروێ وارە بادی سەرچاوە سڵافێ وارە خۆش بێت زۆر زۆر سپاس دکتۆر ئەم دێ وێ خاڵێ دەستپێکیان بێژین بیتن ئەvە 25 ساڵت بورن یعنی سەر هەبوونە هەرێمەکێ هەبوونە هەرێمەکە سەربەخۆ تا ڕادەکێ گەلێکێ باش ئەدوی ماوەیدا 20-25 ساڵەدا ڕاگەهاندنین هەرێما کوردستانی شیایە چ بکەت شیایە وەکو ڕاگەهاندنین هەرچ نەبیت وڵاتین دەردوورێ خۆ خزمەتە خەلکی بکەت یان گیم و کاسی لێ هەن و نەشیا دیفت و محەوە 20 و چەند ساڵا بیتن هەلبەت احتیمالە مرۆڤ بێژت هەر تشتێکش واقع ژیوار ڕەوشەخۆ پەیدا بێت یعنی ئەم بێژن هەر تشتێک وەکی ئەسڵێ خۆیە ڕاگەهاندنا کوردستانی گشتی هەرش دەست پێکێ ڕاگەهاندنا شۆڕژگێری بی پرۆستی دەبێت یعنی گرێدای شۆڕشە کوردستانی بی هەر بزاڤەکە شۆڕژگێری هەر بزاڤەکە سیاسی هاتوواکردنێ بزاوت کرد و ڕەنگە ئاگەهدارکردنێکی ڕەنگە ریکلامێکی ڕەنگە دەرباسکردنا هەزر بیرت خۆ بۆ ناو جەماوەری کوردستانی پرێکێت ڕاگەهاندن ئەوێت هەی نیف ساعتە رادیۆێ بەڵاڤۆکە کە نهێنی ڕۆژنامەکە دەست بێتە بە گوهاستن کتێبۆکەکە بچووک یا بەریوکێ تشتێکی هۆسەبی ینی ئەvێ ئەف کللتورێ هەنێک و ڕۆژنامەوانیا کوردی بەس گرێدای شۆڕەشێ و خەباتە ئەvێ لازمە تدەینی عەردی بێژی ئەvە بنستر و بناغا و بنواشێ ڕاگەهاندنا کوردیا گشتی بیە هاش vê ڕاگەهاندنا کوردی نۆتۆیەکێ نۆت و دوێژ پەیدا بی وەختێ وەسە پەیدا بی هەر پارتیەکە سیاسی چونکی ئەم دەولەت نەبووینە چونکی ئەم خوددان دەولەت نەبووینە و دەولەت و سازیە توێ یانژیان بێژین سەرمایەدارێ توێ کاری ڕاگەهاندنێ بکەن یانژی خەڵکێکی ڕۆشنبیر کاری ڕاگەهاندنی یان مەدیاکارێک یە پرۆفشنال بێت دەست مەدیاکاری بکرد یعنی نەش ئەم بژین نەش واقعەکی ئەکادمی یە زانستی مەدیا کوردی پەیدا بووە یاش واقعێکی سیاسی پەیدا بووی ئەوی واقعی سیاسی حزبی وەلێ کرد و مەدیا کوردستانی گشتی توی چارچۆڤێ سیاسەتێ دەبێتە خەندەقاندن و چارچۆڤەکردنیشک یعنی ئەم زانین مەدیا یعنی گەهاندنا نوچەیە گەهاندنا بۆیە و ڕوودانی دنیاە گەهاندنا پێزانینە گەل ئاگەهداریە ئاگەهدارکردنێ ئەف هەر سێ بنەمای هەنێ گەلێک ستوینن شۆلێ ڕۆژنامەوانیدا و ئەوێش ئەدەبی و جۆرە دیەت ڕۆشنبیریە جودات کرد بەس ئەگەر تو بەرە خۆدی مەدیا کوردی چەند ئەف هەر سێ توخمە تێدەنە و چەند سیاست تنێ و یا بارتانگ چارچۆڤێ حزبەکە سیاسیدا یان ژەوەدەتیدا ئەگەرم بەرە خۆدینێ گەلک ئەو بارتانگی یانیان بژین دیتنا دنیاە دیتنا ملەتی دیتنا سیستەمی دیتنا هەبوونە دیتنا ئابووری هەمی کونا دەرزیکی ڕێیاک و پارتیا سیاسی تێدەبینێت ڕۆژنامەوانیەمەش وەسە واقعەت دیت وەسە سەرەدەریش کات گەل واقعی کردی یعنی ئەو تشتێ پارتیا یا سیاسی vێت حزب یا سیاسی دوێت ئەو بەڵاوتکردیە نەوێت بەڵاف ناکرد ئەخوا ئەوە ئێکش توێنێت ڕۆژنامەوانیە نەما کو تو ڕاستیە بێژی تو بویە بگەهێنی ئەوە یعنی ئەم بژین ڕۆژنامەوانیەکە لەنگ هەر دەستپێکیا پەیدا بووی ئەف ڕۆژنامەوانیا لەنگ حتا vێگاوێژ یامایی وەلو vێگاوێ
هندك ام بيجين كانال هندك دزگه پیداد بن بناوه کو سر بخوی یان جام بيجين پروفیشنالی هر ناوه کی دی تو لبکی یه بزاوت کن کو خشو چارچوبه در بخم بس تا چند شین ها او پرسیار یالویری اف دزگه دیگه پیداد بن کو دی پروفیشنال تر بن یان جک ام بيجين دی سرانسری تر بن یان جک دی سر بخوت تر وکو کار مدیا کاری کارکن دی چند شین جواکه کی کردستانی اوی ام ویگاویتی ده دی چند شین اوی ارکی رابن پرسیار اوی براستی و احتمال برسواکا دروزش کردن بخوش نه دکتور چند دم دوید یعنی افه 25 سال چون وکی جنابی تا گوتی ام سر ویریج که چون و چه خالد چه درست ما ام بیشین برگاه و گهان دوی وی قوناخی پس چند دم دوید حتی ام خول افا حزبی خلاص که نوا کو هر الدست بکی آشورش گیری چه بوی مدانا بنستر ام بوش پرسیار فرنگه کی دینه کی بله ام بیشین شنو تو دوی ورم بیشین حسب کن کشکی حکمت هرما کردستان هنگی آتا دام زندنی پارلمان آتا دام زندنی شنو تو دوی امیل اول برای 2016 دست پیکا 2016 دست پیکا طلاس بیته چند روز احتمال همیشه بیشتر امیل 2015 بله یعنی دوان 23 ساله ده 23-24 ساله ده یعنی پتر دویره ده چهات یا گهورین الهرم کردستانی دا توی دا خوازش روزنامه وانی شنی روزنامه وانی بیتا گهورینه یعنی الواقع ما سیاسی یا آبوری یا جواکی یعنی همی ام بیجین وان بیاوت خباتا مروفی یا هفبندیت مروفی گلک ده چه هاتیا گهورینه دا کتوی دا خوازش مدیاج بکی بدیت نامن الكردستان روش آبوریا و گرکا پیشکتی خانیت جوانت هات نچکنه نیوترین مدل ترمبیلایت هاتی نیوترین مدل جلکا دکانت هم بجین بچوکت قیصری آوید کو 2-3 متری مولت مازن نکایت پیدا بین توشه مدیا جک توی چارچوبه ده بره خودیه بجه مدیا کردی جک بیرام تیت النوتو که نوتو دو مدگرند حوالا ما تی روزه کل سیمیره در تخست ما 12-13 جماره در خستن بیسی بر پرکت بسیارو بر بین فوتوکوپی ما چید کرن و رش و سپی و يعني برجويجك حتى كاغذ عادي بي يعني ام بجمعك ايفان ايفورا بله ايفيغافي اگر تبر خودي نيوترين تكنولوجيا چاپ کرنه و ابين اتش دي وحتى دمهاي تكنولوجيا اوجك هالوي وي بواري امت پیش کتين تکنیک اجدا تکنیکا گهاندنی ام ادیس ام لویری پیش کتين بس نافرو که از بديتنا من و اتشين بجرأت جبيجم ام گلک يعني گلک گورنیت مازن چنین گهاندنی جی داخل سرکی از بیشم یدیجی همی فرن بس یا کمرو ویدویتو فید بیا خلکی اوه يعني خمله اول گریدای چه تشته گریدای سیستم سیاسی هر شنوطوی که نوطوی ورا اب چه بی حتی بگه چه گورنیت جوهری چه نبینه يعني فدرالیزم و اوه فدرالیزم که تو فی روشا کردستان اوه بگه هم تیده اگر دیتنام اگر بین دولت ده تشتت جوهري ده تراجهان نجدينا جهورينه بس أوا في هر أوا يعني جل جهورينه يعني يتمازنوا يتجوهري السيستم السياسي وأبوري وجواكي چه بوينه كتا تو جهورينا مازنت ام بيجين تروجنا مفاني ده خاص بكي أو بنمايت يت ام بيجين تعدديه اگر باشتر باخفين بيجين ديمقراطيه او النوت دو هاتينا چاندنه حتى في جوج هر اون يعني سيستم ما ديمقراطيجك او بيفاجو ام بيجين بينغافت يتقالك مازن يتبرچافنا هافتينا كو ام بيجين مروف ما نوتو ايك نوتو دوي گورينا کا جوهري فكراوي ده یا بیاوی دموکراسی و هف پیگوژیانه و هف قبول کرنه و هف پسند کرنه و هزرانت هوایی و هزران اجتماعی حتی دمایش وان زراوا يعني او گورنیت جوهری تا چنه برو واش احتمال الگلا بیا و مفند تشت برو واش بیجت مرو بیشت هند تشت اوید هینج که احتمال هندک يتكون ملاتي ما بفتر بيك بقريد احتمال براو هلوشاني اجي برف نماني بشون يعني نابجن براو نماني بس اشين بيجن براو لا وازبوني براو هلوشاني براو يعني شكل وصل شوي مقصد او مدیا دست بکی او کو دگل پیدا بونا اوام ویگا ناوی فرمی هرما کردستانی دست بکاوی حتی ویگاوی او گورنیت جوهری جیانا روزانه و تفزر خلکی ده و جیانا خلکی ده پیدا بوین هندک رنگ ودان توی
سەر و سیمایەت مەدیایدا پەیدا بوون ئەمما ناڤەڕۆکەوێدا ئەس باوەڕ ناکەم تشت مازن گوهوری وەکی مەگوتی حقت یعنی ئەساس ناڤەڕۆکە و حتا مرۆڤ بشێتن ئەم بشین مێشکی خەلکیژی ئەم بشین پتر گۆڕانکاریە بخیتێ دکتۆر جەنابێتە و مەژیل دەستپێکی و حتا بگەفێن بەسێوی چەندێکین و ئەvە ئەو ڕێچکە هەوا حزباتی هاتیێدانان و توێ کۆنا دەرزیکی هاتانک ڕایە حزبی مرۆڤ سەحتکەتە ئەم بێژین کارە ڕاگەهاندنێ بەست هەمان دەمشیدا بەلکو گەلێک جارە تێتە گوتن مادەم ڕاگەهاندن دەستی حزبێدا فەشەلە بەس چەند باشە یان ئەم بێژین فەرەک و ئەڤروکە هەر چ نەبیت سوپاسیا وەلایەنین سیاسی بێتەکردم و خۆڵ ڕاگەهاندنێ کریە خۆدانیانژی ڕاستە هەرێکی بۆ بەرژەوەندیا خۆ بوو بەس دیمەهایکێژی ئیسیفادەیەکژی تێدا هەبوو و هەندێک کەس هەبن بێژین ئەڤە ڕاگەهاندنە یان ئەڤە ڕاگەهاندن کارن یان ئەڤە ئەم بێژین دەستگایەکی میدیە این تو بینی هەرچ نەبی دەستخۆشی بوو لایەنە کو تشتێکی هوسا کری چاوێت خەلکی وەگرن ساڵان و دوێ بیتن و حتا vێکاوێ بیتن هەلبەت خۆتوانێ بابەت نەوە و ئەم بێژین دەست نەخۆشی یان ئەم بێژین شۆلێکی خراپی هاتیەکردێ بەس تو بینی وەکو خزمەتێک شیایە بکەن ئەم چت بێژین ئەمت بێژین ڕاگەهاندن پیڤانێت ئەوروپیانە خودمایکی ڕاگەهاندنا دوورستیە ئەکادمی یا زانستی کیوە پەیدا بووە و کیوە هەیە vێگا بێژی یان ڕۆژاوا هەیە ڕۆژاوا پەیدا بووە و لێرێژ وەرارەکردی حتا گەشتیوی ئاستی ئەڤرۆکان تێدەجین گۆرەی وان پیڤانە چونکە زانستی ئەکادمی زانست و ئەکادمیای هەر وارێ ئەم بێژین ئەم بێژین مەدیاکاری تێدا و پەیدابوو ناوێ وەراراوێ و ئاستێوێ یە بلندی ئەڤرۆکە تێدەژی ڕۆژاوا پەیدا بووی حتا گەشتێوی ئاستی ئەم وەختە ئەم پیڤین خودمایکی دخوا بەرامبەرکردنی دێ دەزانی کات ڕۆژنامەوانیەکاتە باش هەیان یا خراپ هەیە ڕۆژنامەوانیەکە ڕێکە یا ئەم بێژین ڕاستەریە یان ڕێکە خوارچێت بابەت پیڤانە بەرامبەرکردنە تو وەختی تو مەدیا کوردستانی گشتی بەرامبەری وێتکی ئەوەڵ ڕۆژاوا دەردکەوێت و مەدیاکە پرۆفیشناڵە ئەم تو هینگێ لاوازیت خۆت بینی بابەت ناوە تو بێژی وەڵا سوپاس ئان نەسوپاس خۆ هەر پارتەکە سیاسی مافێ وەیە بخوا ئەم بێژین مەدیا خۆ هەبێت بخوا پرۆپاگەندەی مەدیای بکرد و کادرێوێ ئەو خەلکی گرێداوێ دەبێشتێ دەستی قیادەما دەستی سەرکردات یەمە خۆش بن و بوومە ڕۆژنامەکە دەرەستی بوومە تەلەڤیزیۆنەکە چێکری بوومە هەر دەستگایەکی دیچێکرد بەس ئەرێ تو دەش وێ حەزبێ ئەگەر هەر پارتێکە سیاسی تو دەرکەوی توی چارچۆڤێ بارتەنگی مەدیا بخۆ چ بوو دەکریە مەسەلا نە بۆ گشتی چ دەیە ئەین تو وەکو گشت ئەڤە بابەتە یعنی تو مەسە مگرتی تو کابراایەکی سەربەخۆی تو نەتگەل چ پارتی سیاسی ئەرێدابینی ئەvە بابەتە یعنی مرۆڤێک کوردستانی مرۆڤێک کورد پەروەریە دووری حەزباتیە دەوێت دەوڵەتێکە کووردا چێ بێت دەوێت ڕۆشنبیریە کوردی بشکەوێت دەوێت کوردستان کورد وەکو نەتەوەیەک وەکیوان نەتەوێتی هەمیە ڕاستە بە ئارمانجی هەمی حەزبی سیاسیش کە هەلبەت بەس چارچۆڤێ دیتنا خۆ دەخوێ خەباتێتکەن ئەو مرۆڤێ نەدوی چارچۆڤەیدا جیبی کویڤەیە ێوەدیدا ئەوش دەبێش دەستخۆش ئەس باوەڕ ناکەم احتیمالە خۆ تێڤە نابی ئەکید ڕاستە دکتۆر ئەم دێڤ پەیوەندی وەرگین بەگەڕینەوە کاک سەرتیب ئێوار باش ێوارەتان باش دەستخۆشیت یەکەم بە خێراتنی مامۆستای بەڕێز و ئەکادمی و هوناربووی و تێگەیشتووەکەم لە بواری کەوەرەکەتا دەستان خۆش بێ من أجل الوطن والشعب ومن أجل مصلحة الظاهر بس خزمەتە دەبکەم کاک سەرتی بەس هەستم تۆ مەجالی بدەمێ بەس کوردی باخەبە هەگەرە زیاد نەبی ڕاگەیاندنێکی نەتەوەیی و نیشتیمانی نییە ڕاگەیاندنی حیز بە برای گەورەم لە نەرویج و لە دانیمارک و لە بەریتانیا و لە هەند کە منبعی دیموکراسیەتە بەڵام ڕاگەیاندن تەسیرات و خەتەری بۆ سەر ئەمنی قەومی وڵاتەکەی نییە ئەمڕۆ هەر حیزبێک چەند دەستگایەکی ڕاگەیاندنی داناوە حیزبەکەی چۆن دیێرێ بەو شێوەیە ئەعلانیەکان لە بەرژەوەندی جمهوری خۆی و حیزبەکەی خۆی بەڵام بەداخەوە ڕاگەیاندنی ئێمە هەمووی کۆ نەکراوەتەوە لە ژێر چەترێک وەکو سەندیکای ڕۆژنامەزوستان و ڕاگەیاندن کە بە یاسا ڕێک بخرێ تجاوز بۆ تەرخانی شەهیدان و ئەمنی قەومی گەلەکەمان نەکا ئەم ڕاگەیاندنەی ئێمە ڕاگەیاندنێکی پشکوڵا و سەرلێشێواوە لە هەستی نەتەوایە و نیشتیمانیەوە
پێویستە ئەم ڕاگەیاندانە هەمووی کۆ بکرێتەوە لەژێر یەک چەترێکا کار بکە ئەویش بەگیانێکی نەتەوەیی و نیشتیمانی نەک بەگیانی یەکێتی و پارتی و گۆڵان و حزب الله و جەرد الله ئەبێت بەگیانێک بێ لە پێناوی هەمووی قەومی کاک سەرتیب مەمنونیتەمە پەیاماتە گەهشت مەمنونیتەمە زۆر سوپاس بوتە باوێ ئارامی دێبەرگین ئێوار باش باوێ ئارامی ئێواری باشتر بخێرات نامێوانێتت کەم سەرچاوێت مستەر بووکە بۆچوون من ڕاگەهاندنا کوردی ڕاگەهاندنێکە لاواز ئەس دەستێکیش بێمە ڕاگەهاندنا بێفەرمانی ئەمرێ هەمووی ڕاگەهاندنا نەمینیتن هەمووی ڕاگەهاندنێت حیزبینە یەک حیزبیت خوبە گرێداینە تشتێت بەرژەوەندی و حیزبەوێدا بیتن دیکەتن یا بەرژەوەندیۆیدا نەبیتن دەفوێ بڤەیە نابێت بە هیچ ڕەنگێکی سەرباغ بیتن بۆ نمونە کەناڵێکی وەکیە بۆردینانەکە من بەرێ خۆ هزاران قەیران vێگاوێ خەلکی مێ تێداد ناڵیتن ئەمرێ هەمووی ڕاگەهاندنا نەمینیت بەکسیە دیفاعی الحیزبێت خۆ کەسانێت خۆ شەخصێت خودکەن هیچ ئاگەل خەلکێکی نەمایە بۆ نمونە vێگاوێ دەڤەرەکەوەکی ئامێدیێ خەلکی هزرەتە ماڵێت شەهید هزرەتە 5 لیترا نەفتێت ناو دەهەبیتن هاوڵەتیە بێگونەح بچتەکی لێ 5 لیتر نەفتێت ببینیتن ئایا ڕاگەهاندنا کوردی خولوێ قەیرانە هەندا ئاماژنگریە خودان نەخێر بەس بۆ حیزبیاتی و ئەمرێ هەمووی ڕاگەهاندنا نەمینیشەوە بەس من بەرسەکە بچیک بووتەیە تو دهی بینەرێ مەبوو یان نە ئەس ڕۆژانە بینەرم برای من بەس ئەس خزمەتە وێ چەندێ بتنێ بکەم بەێ ئەس نەکودێ دیفاعێکی ڕاگەهاندنێکم بەس کو جەنابێتە گوتی حتا vێگاوێ کەسێ خۆلی نەکریە خۆدان ئەس باوەڕێمە نەمن و گەلێک ڕاگەهاندن کارێن دژی خۆلێکریە خدای نمونە دوهی بۆ ڕاپۆرت مەهبوو سەرۆکێ خەلکێک ناڵیتن خەلکێکی سەرجادات کەتەگیری بینە بیرو بچوونێتەوە وەرگرە بۆ نمونە سەرتیب نوکە سەرتیب بەری من یە بەشداری بۆبەتێتە بوو تەڕێ نەدۆی ژدل ئاخفنێت خوش دلێ خودە بکەیت سەبارەت ڕاگەهاندن عەرەبی باخەوی ئەسڕێکی نادەمەتەش یعنی ئەس لێبوونیش ئەتخوازم چنکۆ بەرنامە کوردیە ئەم کوردین ئەم دێ بزمانێ بۆ خێراتنا میوانێتە هەموو بەرن بەسەکرد بۆ عەرەبی ئەس دەبیژمە ئەسڕێکی نادەمەتەشی دەستخوشیلتە بۆبەتێتە بکەم و مەمنونێتەمە بابێ ئارامی زۆر سوپاس ئەس بیژم بێتن هینژی ئەس باوەڕێمە بینەرجیت گەلمەبی بووچی چونکو مە بێتن ئەمواکی خۆ باخەبین بووچی ئەس دێوەکی ئێکێ بیانی ئاخەبم ئەس باوەڕێمە بەلکو دکتۆرژیت گەلمە بیتن دکتۆر کاکسەرتی بێژیتن دیچەوە ئەم هەمی ڕاگەهاندنێت حزبی بن ئێک سێلوانەوە چەترڤە کومکەین یعنی ئەشتە تێدەکەن ڕێم ڕێز بۆ کاکسەرتی پێ ینی کوردیان بێژین دلێکی کوردینیە گەرمت دلێکی کوردینیە گەرمێ هەی ئاخفنێت عەرەبی نە مشکلە ناکردوە زمان مهم ئەوە هەزر بگەهێت یعنی ئەو دلێ گەرم تێران ناکرد چونکی وەکی ڕاگەهاندن هەر حەزبێکی بخۆ ڕاگەهاندنێک چێ کردیە ئەو حەزبە دیتناوێ بۆ دۆزانەتەوەی دیتناوێ بۆ ئابوورێ دیتناوێ بۆ دۆزێت خەلکی دیتناوێ بۆ ڕەوشەنبیریا خەلکی بۆ دینی بۆ هەر شتێکی هەبێت ینی دیتناوی حزبی توی ڕاگەهاندنێ دە ڕنگ بدت ئەوە هەنێ ئەوە ئەم بژین احتیمالە هەمی ڕاگەهاندنێت حزبیی چارچوبەیەکی نەتەوەی نیشتیمانی تێ دەبێت بەس چیت مشکلاوی چیە خۆتنە ڕاست بینێت یعنی ڕاگەهاندنە حزبی خۆتنە ڕاست بینێت وەختی خۆتنە ڕاست دیت هەر بۆ چۆنەکە دژ هەر بەر چۆنەکە بەرەڤش خەلەت بینێت و ئەوە دی ناکە نەخوا ئەوژە هەر بۆ ئەوانژک ئەس بۆ ناکەم چ حزب هەبن بشت ئەس هاتیم دا خیانەتێ بکەم ئەوانجا زیهاتیمە دامەزراندن دا خیانەتی نەتەوە خۆ بکەم وڵات خۆ بکەم ئەوانژە هەر دیتنەکە هەی بۆ چارەکردنە ئەم بژین ڕەوشەهایی ئەوانژک ئارمانجەکایی بەس ئەو ئارمانجێت وەختت بنە 10-15 حەزب هەرێک داهۆلێکی بقوتە چەندێوەکی ئێک بن ئەف داهۆلت هەمی پێک بە تێنە قوتانێ پڕاستیتە بێت سەریر خەلکێت شێلینن خەلک خۆتێدا نابینێت مشکلە ڕاگەهاندنێ وەختێتە دەولەت هەبێت دەولەتی هەندە خەتت سۆرێت هەین نیشتیمان بەرژەوەندیە گشتی سامانێ گشتی ئاوا وڵاتی ئەردێ وڵاتی ئاخە وڵاتی ونوکەندە وڵات یا ئاخێت کردن وڵاتی دی نافرۆشنی چکی بێشتە پارچەیەکە ئاسایشە منە نەتەوەیی یعنی ئەو چارچۆڤێ ئاسایشە نەتەوەیی و ئاسایشە نیشتیمانی کاچنە کە چت نافی چارچۆڤەی دەنە ئەو هەمی قەدەغەنە ئەگەر تە دەولەت هەبێت
هنگی روزنامه وانت همی حزبا و یه سر بخو نسر بخو یه همی کساش نچارن توی چارچوبه دش شوی چارچوبه او چارچوبه خطا صوره چنان خالی چارچوبه بود یعنی بحث پیشمرگی ها تکنه کنده که بحث پیشمرگی یعنی که اکثر چی بیاره و صحبت که خودمایی که اگر ما دولت هبایه و اگر ام کیانه که اگرتی باینه پیشمرگ خطا صوره چونکه اگر پیشمرگه نبود افروکا داعش تاتین ده هرما کردستان گرن ده ولاتش دستید مچد ولات منت ما افجا پیشمرگه که ماسیت خواه باشیت خواه همی ویت خواه و چوابت دبت خطا صور خطا صور فعليا برشي چونكي ولاتي تبوتت باريزت زور جان أبا هني مشكلة أبا أوديو حزبي دافنين يعني أفتشت أم بيجني خطيت صورة نشتيماني ونتوالي راجاندنا حزبي دانين راجاندنا حزبي خطيت خويت صورة حزبيتي زور جان يد نشتيماني نينا يد نشتيماني بدينا حزبيتي دیدنا حزب آخر هر او چارچوبه بری وگان بحث کنیم هندی حزب برشوندی ها ویدا بیت یعنی دیتنا راگهاندنا دولت و فرقیه و وقتی تو دولت بی وقتی تو حزب بی راگهاندنا و بلند تره راسته که بلند تره و بابت زور جان دکتر دوا هر دو پیوندی ها جورگین دی باب آرامیجی برسردین که خیریه وار باش وار باش کاغبل خیراتنا میوانتت کن زور سپاس فرمون آرامیجی اما راگهاندنا کردی رجال كيما نشتا نديتياكو براغا هاندنيا يا اتكلم يا مدير ناحيتي يا قائم مقامتي يا برستي وقت دولتي تشكتي سر وزير النبي سر رئيس كومار النبي يا مراغا عندنا ابدا تشتهو كذا اري اقات تشينا نويرين يعني تصن يا وقوتي هندك ركت نباز لنا بشي يكوتيان اتلقى بحثاوان كت فيام جهال أغابو زور سپاس بارزان ایوار باش ایواری توش باش زور سپاس کاغ بارزان برای برزکم توزک مولتم ببرید توزک بوتی روم بکم مولان دیدشتا بس هکر بله واضحی بید باشه من بخیراتنی اول دستێکی بەخێراتنی میوانەکەی بەڕێز بکەم زۆر سپاس من ئەمڕۆ ئەڵێم نەک ساڵی هەشتەیەکان و نەوەتەکانایە کە حیزبەکانە بڕیار بەدەستا بن ئەمڕۆ کە سەر قسەکانی ئێمە ئەڵێن حکومەتمان هەیە مادەم حکومەتمان هەبێت ئەمڕۆ دەبێت ڕۆڵی ڕاگەاندنەکانی حیزبی کەم بچرێتەوە یعنی من بۆ نمونە هەندێک بەڵگەت بۆ ئەخەمەڕۆ من مەسئولم بە قسەکەی خۆمە هەر کاتێک پێویست بچرێت من لە کەناڵەکەی تۆیە لە بەردەوی جەناب و بەردەوی ئەمە مەسەبەرەدەش ئامادە ئەبم لە شوێنێکی دنیا تۆ بینیتە کەناڵەکانی حیزبی پۆلیسی وەزارەتی کوڕی حکومەت بێ پۆلیس بێت بۆ کەناڵێکی حیزبیا کار بکات وەکو ڕۆژنامەنووسێکە وەکو پەیامنێرێکە من لە دوو حزبی دەسەڵاتە ببین لە ڕێشەتی نیشتمانی کوردستان و لە پارتی دیموکراتی کوردستانە هەردووکیان پۆلیسی وەزارەتی ناوخۆنە کە چی پەیامنێری کەناڵەکانی هەردوو حزبی دەسەڵاتن هەردووکیانش لە بادینانن ئەگە بچرێت بۆ تشنیان عینن بە سەریحا و ئەمڕۆ کە کەناڵەکانی کوردستانە چیان کردووە بۆ خەڵک بۆ گەن بەگشتی من ئەڵێم پێت نەک بە ئاستی پێویست نەبووە ببوورە بەسا قسێتەوە بکەم نەک بە ئاستی پێویست نەبووە بەڵام زەرەریانش لە ئێمەداوە چۆن لە شەڕەکانە بینیمان کەناڵێکی حیزبی ئەچوو پێشمەرگەکانی برایەکانی ئێمەی تەفسیر ئەکرد ئەمە لە بەرژەوەندی دژمنەکانی ئێمەیا بوو یعنی ئایا ئەگە من حکومەتێکم هەبێ نابێت ڕێگری لەم کەناڵە حیزبیە بگرێت من بەدڵنیاییەوە ئەڵێم ئەو کەناڵەکانی ئێمە بۆ پەرێزی و احترامین بۆتان ئەوەی ئێوە کوردستانە هەموو کەناڵەکانە وا بزان لە بەرژەوەندی گەلی کوردانە بووە زۆر سپاس بوده کاک بارزان کاک عبدالای دیوەرگین دا بەرسەبە بدەین هەواڵان کاک عبدالای وار باش زۆر سپاس بوده کەرەم کەبرە بله خودتون میبینید که هم دست تاوری افروز کم زور سپاس بله من بیرد بسیار هنه بله صبر رازهانتنه بله انا كدسته که نمونه که بینم ولاتا که آلمانیا بون 95 میلیون عندي هرم کردستان دستگاه رازهانتنه نینه بله بوش يعني فرقه چند رحمی دستگاه خدمت دونت گورافون شرح حزب يعني حطونه که بوش دستگاه رازهانتنه نه که دام از راندن کو ابدی بت حزبياتي يمكن يبغون كان أثر وشانديريات جواكي خالكي يعني تدشي بوشي ما دزگاه كي سربخونينه كوب همي مروفات دا بينيتن بله وبسيارة دويجي دونابين راجعندنا ما خالكي ما يبرف سياساتي ببريدي جهانا روشنبيري ببهرگيري بله زور سپاس بوده بله ما مستعد
ام دی اش باب آرامی بیارن باب آرامی بیشتن امر همین راگهاندن نمینید همین راگهاندن حریم کردستان امر و نمیم 3-4 جار کیجی بد بیشتن چه بو من کریه خل هیچ کشه کو گرفته کاوی خلکی نکریه خودان نمونه جتینی دوهی بیشتن آن وگاوی خلکی دفرا مزبار میشلات زیو بیشته 5 لیتر گازت مالت مبینن ایکی خل من نکره خودان اول نمونه بو کو ام بیشین دسته ویدا بو یا حاضر بو تو بینی امر همیا نمینید خل چه تشتی نکریه خدا نخرنا خب قال رزو حرمته پیوا ام بیشین پیوت خبر و یجوین و وادی ام ظالم از خود قال نیم سر مدیا بنا گوتنه بس بلا بيشت اف مديا هي مثلا لاوازه مديا كحزبيه جاف طاريه مديا كدنيا نابينت مديا بس خاطني بينت حتى دمايه اول ممكنه بس ما نبخواست شهاده من ديتين يعني قال جاره اما افروكاجيك 3-4 دزگه راگهاندنا كردستاني او بابت كهربي الكامبيت ام بيجن پنابرای حتی بیپل آمیدیش میدید ام بيجن پیامنرکی روشاوی دفره یا كهربي یا روشا نه حتی افرو کجیم از باره ما ایک تو راپورت اکثر في بابت یبونه بس بیره زانه اخر مروف هنده تشتاج برچاو وارگرد ایک تو یت قیرانک تو پارچه کیش قیران آوی گاو روشالاتا ناوین تداد بود حکومت تاج پارچه کشوی و امن دولتی نوی نقطهش بیر نک ام پارچه کیش عراقی حتی وی گاویش حکومت ما بزاوت کد کو سر بخوی که آبوری بو ما چه کد کو ماش عراقی وکد اوجک ام بجین ارککی نتوی پاشا روجیه یه نشتیمانیه یه بزاوت کن که وقتی یعنی بيجين پاشا روجا که آبوری یا سر بخواب و هریم کردستان بدینانه تویت نویت وقتی توی بزاوت کی دی شریطه جیتا کرنی شریطه نبز دی عراق تنکر دولتی دیجی کن معنی توی طنگاویا که آبوریش ده بری که عراق تیده بید چون که 2 ساله ام بيجين امیت توازعه که آبوری یه ندرست ده تا 1,700,000 پنابر الهرم کردستان هین او تا 180 ام بيجين سوتمنی تمامی ترا هرمی و ترا هوجیت نافخویی نبوده و احتمالا ممکنه نبوده که تو هند ام بيجين پارزنگه ها یا انجی مصفیات که تو چکی که ترا خوادی که چکی ما نفته هایی بس ما او تکنولوژی یعنی نه اوه که تو نفته بکی گاز بینی بخواه اوج احتمال خو سیاست که حکومت عراقی به سیاست که دوروبری بید سیاست نه هل تکنولوژی بو ما بید که تو بشی ام بيجين خدمت خلقی خوب کی تو فانتشتا همیال برجا وارگره خادمایی که هلبت که ماسیت هین مدیا بینتا برجا وجم ما اگر وگا سپینه بید مگرتی برمیلا 3 یا 4 بدن خلق دورک معین خادمایی که نینه وقتی نبید مادش کی وینی ریگرتی نه توی چارچوبه هرمه که ده شر داعشیه روش عراقی و آمد زانین مازنترین مصفاکو ام بيجين نفطاس بي او ام بيجين سوتمني گشتي دا اف دفراكو باكور عراقي كردستان و نينا و تكريت اوجد قال بيجي بويا بيجي حتى في قافيجك يا دست داعش يا يا دست عراقي دا روجك يافيتي دا روجك يافيتي دا خو معناه شو ناكد يعني تو نچاري في قافيت تشتيش ايراني و تركي بكري تركيا و هجدا روجا روش افايا ايراني سنوري ام بيجين سنوری بفری گرتی و هفبندیا یعنی ایران جمعشوان دولتانه بوده که ام بیشین یدگلک مرغوب که برنگه که اوادیان بیشین بس دست نکو یک جاری بوی بیتکرنه یعنی لازمه تو فانتش تهمیتیک و دیشونی که مرف گازنده جدی بکرد هنگه بیشی حکمت آمد چونه کریه وقتی افروشه افتانگاویه نبانه یعنی چو بزاف نهاد بانه کرنی که تو ویر روشه چاره کی زور چاره و مدیا درده گناهکار نینه بس مدیا ده چه کرد مدیا ده بیجد بس وقتی امکانیات یه دروی دست مدیا اجدن بیجن افا بن لازم خلقی مجهاری کار بد از بیجم نزدیکی 2-3 سال اگر بیرام ته دست بکن نوتا افچه دو که همی هاتا رود کرنش دارو باریش برچی چوکی نفت نبی یعنی بدویه تنگاویه که مازن نبس الکردستانی روشالات ناوین همیه و احتمال روجت خرابتر جل پیش بند خواست ما بگه روشا ایرانی و سعودی برای آسته خراب بچد ندیره شرک سرانسری شیعه و سناج دست بکت والا ندیره 4-5 سال دیگه مصابین یعنی خود
تو دی اكو روجنامه فانك تو ديفانس شاخويني لازم ام خلقي خوصا اوادي كين نبيجين رابنا سر خوشكي ولا 2 لتر غاز وايدان غاز اسبينين افا هنگ دشت خانه او مديا كاريا او فيغا ام دي باشي رخنه لگرينا گردنيا او پرچار زوجان مامستا کا خيري بيجيتن بوچی حتی فيغا راگهاندن کارین ما نشیانه چند دیرک ام بيجين چند نویسینک او چند پیوک او سر کسی که بنویسن کو برپرسی وی ولاتی بید چه سروک بید برپرس حزب بیتن حکومت بیتن هر کس وزیر بیتن حتی قایم مقام بید بیش نشید تشتکی وصاب کردن راگهاندن کار او بچی دیف خلطید فلان کسی بگرید از گله جارب از بینم که خیریک شوان ام بیشین چالاک دو که مشکداریت گلت اوادیت کرد او گو خط اگر گو خط ام بیشین تام مدیا ام بیشین داب ناف بیشنوا مدیا پارتی خرابی بحث سرکرده خو برپرست خو ناکد گو خب تا مدیا ایکتیه بحث خرابی بحث سرکرده و برپرست خو ناکد مدیا گوران بحث سر مدیا یک گرتوی مدیا بخوار بریتانیا جک مدیا بریتانی جک اگر یا حزب بد نه مجبوره سرکرده خو و حزب خو شکلی که خراب میشه خلکی بدد نی نفسش یعنی چعردانی نه بس اگر مدیا کا سر بخوام هبا یعنی هم دولت با اینا مدیا کا سر بخوا یانجک حکومت ام بجین سانسور کا یانجک پرنگ کی دی سر دارید گل مدیا کربا یعنی پچ دست حزب در اخست باید يعني إيش شو كاك بارسان بحسي وشان كي بيجتماع ما حكومتك هابوشي نشيا حتى في قافي رولي حزبك يمكن نفيجا مالي هذا فيجا أو احتمال ما شارشوا في بابتي ما در بخطاب روكا چونكي اگر تشوفي بابتي تو دهينجي بيجي اري ما حكومتها هرما كردستاني هي اما حكومتها حزبت هرما كردستاني هي ام دي چين چارچوبه که دیده براستی او چارچوبه که دیده احتمال يعني ام بيجين قال في خلقا في جار يا برنامج تنقل زور جان دكتور راگهاندن ما خلق همی کرد سیاست مدار یا نه او یعنی خدمت خلق کی کرد کشتی و عبدالله بیا وادی کرید تو نناست راگهاندن بویا اف ناست پارتی سیاسی بویا شنوتو ای که وقت پارتی سیاسی کردستانیش در بدریه و ام بجین قدغه کرنه و تاریستان شول شوه شول بکی بون پرده شول بکی هاتنه ام بجین پیشجا وادی او تهنیاتی خلکی جک بو کردینیه و بو خباته و بو آوا کرنا ولاتا کی و آوا دامزراندن روشنبیلی که کردی حتی دماهی جوان او حزا خلکی و حزا پارت کردستانی جکو اوی هر یک بخواد جماوره که برفرهتر چکت ولی کرکو خلک کردستانی همی برای سیاست بر همی سرخواه هاتی داباش کنه طبعا اوی سیاسی کرنا خلک کردستانی بابتا که گل خطره جک چونکی سیاسی کرنا خلکی ولی کرد که خلک همی حزب سیاسی وگریده حزب سیاسی نچار بین خلکی خواه خودان کرد هر حزب که خلکی خواه خودان کرد وقتی خلکی خواه خودان کرد آبورا کردستانی یا کد سر چاندنی آوابو حتی هنگی حکومت عراقی کافل کربو مدبو کافلی هیلاوه منش یا جک برانبری ویجه سروی اساسی که حزبی کرنا یا سیاسی کرنا خلکی کردستانی همیه منش یا ام ولات خوش و خلکی خوش قناغا چاندنی برف قناغا صنعتکاری و یا بازرگانی جک پرنگه که یه جدی و یه هم بجن یه باش ببین دا کو خلکی ما روشنبیلی یا صنعتکاری و یا باجرینی ورگرد بازرگانی که یعنی امام نواندی هات یکنه به صنعتکاری که ها افریقا جا قیرانا کردستان ویگا ویتی داد بورد اوهانه ما ولات خواه کل سر اساس چاندنی هم بجن کلتور چاندنی ما او هیلا ام برای کلتور دی چون من ما اوج هیلا و ما چوشوی دی چه نکر بگاویش بر هندیجک اگر ام بجین کسکاتی و شینکاتی یا کل سوک همی یا درفه ما رز و جم و باغت خو همی یه هیلاین امی فقیه یه ترکیه و یه ایرانی و یه سوریت کرین و تخوین وقت سنوجی به نگرفتن افتشت همین آمینن یعنی اوج بابتك گریدای هاوی سیاست کرنا خلکیه گلک بابتك خطره و هوجی لی کلینا که جدیه حکمت هرما کردستان بکرد داکوب شد بنما کی بو پیشکفتنا وی جواکی دینت جدا بتشوی بگذار دکتور هم دیوار دو پیوندی جوری یه دی ماهیه نه باب دلینه وار باش
الو ایوار بود کرم که سیدا زور سپاس جلس سپاس خیرات نمیوانی ببرد کم زور سپاس ممنون بکتون انشالله زور سپاس فرمو که من بله ما دور بوقتی تا بله راگهاندن کردی کده چاو بیتم بله ما ساختم رو بابت اگه هر کسی بوشو نکایی وقتی تلفن که دیگه بیت یا باشه و یک بیت یا خرابه و گومان تیدانی بوشو نکایی بله بس از خود خوب بوشو نامنه و یاش مدن نتنه راگهاندن کردی کده چاو بیت ما چطور کشتر بخونی نه نتنه دو حوله راگهاندنه بنمونه راگهاندن ما هر کسی که مثلا با حزب و برجاندی اخره نه با خلقتی ها یعنی خلق برای خودت ما کو بزنیدن آیا کار راگهاندنه بو خلق کردستان کسان بو حزب خود کرد بو نمونه پارتی ایکتی سوسیالیست هر کسی که راگهاندنه بویا یا دویجی راگهاندنه دیا اهلی ما راگهاندنه اهلی کردستان دهانه و راگهاندنه اهلی جی یعنی کاری که باش نکنی کاری وچه بس یعنی فیلماتی نخوره به طیبتی فیلمت ترکی اول فیلمت ترکی جا که برای خود دنیا خراس در ما کرداتی نخور مانا و یاد بیجیم ترجمان تو خلقی ما کردستان نه و بودش که تو صاحبی دارم یعنی خلق کردستان به طیبتی بودش نخوره بوار که خرابی ذات چه باشی تیرانو بیت شد زور سپاس بوده باب درینی ممنونیتم اما جی هر دست پیکی و گوتیل دست پیکی حتی وگاوه مادم دستی حزبیتی ده طبیعی هر ده ایک وکی چارچوب حزبا خود کار کتن و هر ایکی جوکی خود ویتن ام بیشین راگه هندم پریوه بچید باب هرمانی دیمایک پیوندی ایوار باش باب هرمانی الو ایوار باشتر سری من خیراتنا دکتوری کی زور سپاس فرمو پسیاره که کرد کرمانجی و من برسبه که کرد کرمانجی بله ای دکتور تا اول چندین ساله روزنامه گریا کردی کار کی و کیوار یعنی جیوار دیوی اره پسیاره آواز که چند خورازگو دیدیا یعنی تب آزادی شیعه کار بکیم سپاسیه بسید اصلا تینه گشتم دکتر تو اصلا گشت کرم که دکتر برسه کرد کرمانجی وکی باب هرمانی بود کرد کرمانجی نه تا دانه برسف تو زانه برسف بس مرول دادگه هد بجد نه بله بابت اوه کو وقتی تو دزگه که مدیا ام بيجين بريفت بي تب جوري واقع كي شغل كي جوري وكادرته هاي يعني ام بيجين كوما كفاكترا كاري الويب هامد كت اواج دزگهی درد کرد يعني نينا مازه چن بيجم كامت شدويت از يامل سر تلفزيوني بيجم هودي ويگاويج يعني از البرنامج كي آزاد بله و از هر آزادی که اجواکو کسی آزادی هاتیم بس کمکا چارچوبا منت هست چارچوبه جواکی چارچوبه سیاسی چارچوبه آبوری چارچوبه حوالینی چارچوبه دینی چارچوبه اوه همی چارچوبه اول مروید کن که تو راستگو بی توان چارچوبه ده یعنی آزادی چه دشته آزادی روزنامه گله بحث آزادی روزنامه آزادی روزنامه وانی او روزنامه آزاده او تأثیر الآزادیت خلق دی نکد او مروفا آزاده هند آزاده هندی آزادیاوی تأثیر الآزادیت خلق دی نکد اج هند رازگو ما حتی او رازگو یا من تأثیر الخلق دی نکد خو دمایی که همیتش نای نگوتنه بهلول یا گوتی بهلول جک ام بجین نامداره ام بجین شالیاره پندیاره کردانه خو دمایی که تو بجینه همین راستی نه گوتنه نه خود مایی که تو راستی بیشی تو آن چارچوبت آوادی ده تو گلت شتاد مثلا جواکی ده میشین ویگا چارچوبه جواکی یکیش سانسورت گله پیزا من حال تلویزیونی من گله تلویزیون دیو گله عردم بنویسینش که گویی سانسورا جواکی گله پیسترش سانسورا سیاسی سر هر مدیاکاره که کردستانی من مدیاکاری ها سایم بجنی یا روشنبیری یا ادبی یا آوادیش که کری یا سیاسیش که کری تو باور کی دهان سالا من مدیاکاری چارچوبه مدیا پارتی دکری روزه کیجک با من تعلیمات اگنهاتی گویی من فلان تشتخلت گویی آنجه بیجانو نبیشه از آزاد بیمه بس از بخوا حدود خود زانم حدود واضحن بس از ویگاویش بیجم حدود سیاسی گله لاواسترن چارچوبه سیاسی گله لاواسترن جواکی و دینی زور جان
يعني كردستان همي وصنا وبصير هر روزنامه‌وانه که یه پروفشنال بکه گفتن روزنامه‌وانی چیه تو چارچوبه ده شو بکه دبوت آشکرا بجد دبیجت سانسورا سیاسی کردستانی گلک لاواسترش یا جواکی بیادینی زوجا دکتور فکافی روزنامه‌وانی بلکو وکو ام بجین دو بش علی هاتیه بشک روزنامه‌وانی کو تیتا گوتن یا کبن وکو ام بجین تیوی و رادیو و روزنامه و گوار و حتی دیمای افن و یا نیجی اوه گافه الکترونیه چه سایت بن چه ریکا زیگه هاندن فیسبوکی و حتی دیمای جنابتت بینیدن کی دل دیمای دی گوراپان بو کی بیدن چونکو مادم بو ندو اگر واکو باب هرمانی بیشن نه بله نه دخواست دیتن من هلبت دنیا برای پیش چه بله برای اما بیرامته تو که بین احتمال بیرامتش بید تو دا چی لازمه تو چوبای سویکه نظام چوبای کیوه و جاوه تا مابل دکانه حتی خدانه دکانه بجین پرتوک خانه وکر با اگر روزنامه هات یا نه کاترن برش حولیر اینا یا آن ناج بغدا اینا یا آن نو و تو ما باید حتی تا بخار روزنامه کری باید بله اف زحمت همید کشان ایک چون زفرین مانلویری کرین زاچی حتی دمایه ایوگاوی تلفونات دبوتا نبس روزنامه کردستانی روزنامه جهانی همیه و هر روزنامه کو گواره کو کتابه کاتبید دبوتا این کتاب بریکات ده اره پاشا روز بو اوی اواتو لید گری و زحمت بینی دمایی که تو نبینی یا جبوی اوات بریکات ده خود دمایی که دبوی بت اوات بریکات ده و منطقه پاشا روز جوه موید منوید مدیا کو کاریگر بتو یا بشيت بجهتها بتريا خلقية دي أو مديا بت أو تشت التلفون ده يعني مع مديا إلكتروني باشروش بويا بس الكردستان دي هم بيجين كاشنت كاربوهات يكرني آن چند پارت سیاسی نه آگهن گرنگیا و آوادی کو مدیا خوش یا چاپکری و آوادی زفرین نفی الکترونیا بیدی بچوچه و گوهزن اسوی نزانم که چند آگه دارم بس دمایی که پاشروش دیتنا من پاشروش بوویه گل گرنگی آوادی کو ارشیف و حتی دمایی کو ام بیجن مروی پرتوک خانه اف مدل پرتوک خانه کاچاوا پرتوک خانه ما یا تقنی و یا برکا و یا آبادی یا سومریا هیلا کو ویگا و پرتوک خانه کتابانه نو که ویگا ویجک نزیک پرتوک خانه در کفن احتمال بس سیدی بنو ام بجین میموری بنو تشتو صبن تبینی دکتور هر او اگر بو کو روزنامه‌وانیان نویسینی اثر ورقه ام بجین ابرو بلکو گلک جنابتشی بلکو شاهدی و چندی کو لواز بو خواندوان و لواز بو هر اوه بیت اگر چم کات بریکات دا ابخوا ایکش اگرانه بس گشتی دورکا یعنی حش خواندن نگر خلکی ما کلتور خواندن لی لواز پلاستیک نه بس روزهالات ام بجین کردستان ما باشور کردستانی کار چناوه که دیب کن هری ما کردستانی ام پتر نزدیکی عربا بوینه حکم پارچک بوینش عراقی ام نه پارچک بوینش ایرانی نجش ترکیه هوی گاوی خواندن ترکیه و ایرانی ناف کرداش گلک باشترش هری ما مجبر چی چون ام پتر وکی ام بیشین گریدای حکم ام گریدای عراقی بوینه عرب جه حش خواندن ناکن گلک بس حش خواندن کتابت کلتوری بیت ام بیشین میجویت کن امش که بینه پارچه شوی نخواندواریه بس هاوی گاویج و کوس آگهدار او پرتوکیت وی گاویل سلیمانی چاپت بن به هرابطه ایران تن خواندنی او تلهوری چاپت بن به هرابطه ایران تن خواندنی یتما مخابن اشتباه کوری کردستان او کردی زمان کردی جگیر نبویه و نبویه ام بیشین زمان خواندن و نویسینه او لاوازیه هی نخو اگر اف پاشاروجا گش یعنی هم بیشتر پاشاروجا گش الپیش زمانی کردی بتل باکوری و اف دخوازت سیاسیتوان افروکت کن اگر جهگیر بن دیتنا من دی او روجاج ایت او پرتوکال دو که تا نویسین دیل باکور پتر بیت خواندن زوجان دکتور افروکا ام برف بیشین امی برف ام بیشین دولت بونی و وڵاتێکی سر بخوبت چین وی چندی چه پید ویت ڕاگەهاندنی دا تو بینی چند فرع کو افروکا ما ڕاگەهاندنێک هەبیتن زمانی کوردی بدانە ڕەخەکێ هەر چ نەبی بزمانی وا چەند وڵاتین دەردوورێتە بووی زمانی باخبن بۆیەکێ پەیاما کوردینیە ڕەوشەنبیریا کوردینیە بگەین نەخەلکێکی نەبدەستێ بیانیەکی بیتن وەکی خوب بۆ خەلکێکی شلوڤ ما ئەو سوحبەتە کرد ما گوت حزبیکردنە دەستگەهێت ڕاگەهاندنەیان ژ
ما ندازگیت را گهاندن وی چارچوب برتنگ پارتی سیاسی ده اوی ولی کرکو اواتا کرم کردی کو چه نبود اگر حکومت به رابایه هم بیشتر راگهاندنی یا حکومت پشتوانی لیکر باید بلا کمک مدیا کار پروفشنالی نبانه پشتوانی لیکر باید هم بیشتر اگر حکومت به نرابید وکو پارچه کش گشه پیدا نمروی هل بد وگه روش آبوری گلک هم بیشتر افاهیه امروف افام بیشتر احتمال گود نکازیده بد بس ام مگرتیه که کین کو مگرتی روش آبوری و روش حکومت هریمی درسته بدوی دیدنا من ما بدوی حکومت هریمی خال مدیا بکتا خودان و وکو پارچه کم بیشتر بودجه کا سالانه بناوی گشه پیدا نمروی بدت مدیا که چه کرد هم پیام نافخویی حریم کردستان و هیوی و آرمان جو داخواست خلکی کردستان و کردستانیا بین بوان بخوا همشک راگهاندنک بد ام بجم زمانت کماتی عربی و فارسی و ترکی و انگلیزی کماتی وان هر چهار زمانه تا کانال تلویزیونی تا روزنامه تا گوار هبن بو جهان داکو بو جهان و بو دولت تا بجن دورو بر داکو پتر دوزاما بتناس کرنه اوا هنی پارتی سیاسی نشین وشولی بکن زانیش برچی چونکه اگر کرنجک بس دیم پیام سیاسی و حزبی بد او حزبی و راگهاندنیت کرد نابت پیام کان اجتماعی یا خلق هرما کردستان همیه بس اگر حکومت به رابی ده پیام اکبت ده بجن هم نینراتیا همی پارتی سیاسی کرد ده نینراتیا گروپ دینی و یت نتوی جدا جدای هرما کردستانی کرد ده نینراتیا ام بجن آسایش هرما کردستانی کرد آسایش به معنا امنیت یا جغرافی یا خوارنه یا آوه یا سوتمنی حتی دمایی اوه اف چارچوبت حکومتی ده پتر دیتا دیتنش حزب سیاسی چون حزب سیاسی بزاوه که ریک خستنیه بو بگهشتن بده صلاته دم سر بشه بو بچنده دکتوریان نخیر مایه باشه ام نبینه دولت گر زحمت از ویگا ویشت بیجم یعنی بیجم ام نبینه دولت چون که وشول دولتیه مثلا چند ویدیو بیتن مروف پایه که سرکب بیده که یعنی حتی بشید یا دویشی دولت پایه نتویه دولت ده صلاة سرور یا دولت او بلندترین آست نتویه ده صلاة نتویه حکمت آست بلند ده صلاة حزبیه لازم وان هر دوک آستا مروف جک جدا که ده تبگه تخریده وقتی تو بحث سروریه هریمت کی سروریه ولاتیت کی کردستانی توی بحث برجواندی توی بلندت کی همی خلق کردستانی توی بحث آخوات کی توی بحث سامان توی سرشتیت کی توی بحث مروف توی کی وکی سامان توی بحث کلتوری وید کی وکو پناسه وکو ناسنامه افجل وی آستی دولت افانتشتات پاریزد حزب سیاسی شوله اونینه حزب سیاسی آرمان جاوی او کبگهت حکومت تشکیل کرد حکومت گوره سیاست و برنامه خوی سیاسی حکومتی نیه کرد اما او نینه و بزاف جنهاتی نکرنه که او بلندترش حزب سیاسی بیتا چه کرنه حتی نوهجک یعنی اواد بجمه که سروکاتی هرمه ببتا او خیفتا چادرا یا که هرمه همیه وگرد و همی حزب سیاسی بنوی چادره و شول بکن شیعه که دونا تصد چونکی چادره که ماسترا شوان هی حمیات پاریس دولت هاوش هنگه هل بجارتين ماجيك بمشكله دي شيء بين حزب المال السياسي جوانا در كفش خناطر صوت يعني ما كوما مشكله نبت امشين وكو مديا جنگي آزاد بين امشي تو چارچوبه بنوي خيفت امازون تو شهنگ دست حالات بي اف نقطانيش دي بيجم او مناغوتي حتى نوها حزب السياسي بزاوت که دست حالات ورگرد اري دي چاوا دست حالات چاره بنوی دست حالات هیچ دست حالات ورنگرده بت دست حالات یعنی دی چه قبیل که دست حالات چاره بنچنگلی و بت آن دی چه بت یعنی هر ممکن نیست منطقی ده چه نبود یعنی ام بحث مدیا اتکین و کد دست حالات چاره مال و دی باشه دی چه بت حزب سیاسی بزاویت کشونی که دست حالات ورگرده هیچ نبیه دست حالات و اوی سلطات چاریت بنچنگلی و ما دی چه کی ودی این تو بد نه منطقه زور چه نبود اذا معنوی ده صلاة چهار کردستان چنابت هبت هندی ما دولت نبت چونکی ده صلاة که گریدای حزب کا سیاسی بت او حزب سیاسی جگر ده صلاة دبت او خود ده صلاة تنفیزی یا جهینان یا دستی ده معنوی او نه هل توجب ده صلاة
و اگرش خواهشتا ام بجین برهنگار و اپوزیسیون بد خواهشتا او هم هر منطقه دنینه کو هشتا او نگهشت دا صلات چاره وی هبت زور جان دکتر دائما بر دیمایی که بچو اگر جنابتا پی و دیمایی که بشه کرم کی جامرین یعنی خوازش خیره خود رم بجین همین مدیا کردستانی خطو ام بجین خط نتوی و نشتیمانی نبازاند بانه از بس وی بجم خوازی همی مدیا کارت کردستانی ویجه چه حزبی بن چه نه حزبی بن سربکیش پارتا سیاسی و بن سربکیش گروه و بن خط نتویه و خط نشتیمانی وان هر دو خط صورن نید بازاندرینه همیاش پیگیری پیکر باید در روش ما گلک باشتر بید و داخل جی پتر ما پسندتر بیند و داخل پتر جی شانازی بکرد. بله دکتر فاضل زور سپاس بجنابتک و تبرو کمی وان بوی گل ما روی نوشتن گلتا جه سرفرازیه ریز و صلابت و گهدارت ما بینرت ما سرچان زور سپاس بله بینرین هجاب خوشتوی و چند امگشت ندی ماهی که خلق ابروکه یا برنامه هوای روزانه ایوار آبادینان هیوید که مشی بید پیچک خدمت هوای برایز بکن تا مهینو خلق کادی جت چابدری خدای مازن دام بخاطره